لە کاتی نان خواردنەوە هەستەکەمە پشتمان چێتە خوارەوە کە خواردنە خۆم ئەبێ هەڵسم زەخت لە خۆم بکەم ئاوی زۆر بەسەر بخۆمەوە حتاوەکو بچێتە خوارەوە. کۆمەڵێک هۆکار هەن لە ڕووی زانستیەوە کە گونجێت ئەم شتەمان بۆ دروست بکەن. بۆ نمونە لە هەمویان باوتر کە ئێستا بڵین بە نەخۆشی سەردەمدانرێت بەهۆی زیادبوونی کێشەوە گەڕانەوەی ترشەڵۆکی مائیدە بۆ سوورێنچک یەکێکە لەو هۆکارانەی کە ئەگونجێت وەکو دڵەکزێنەیەت نەخۆشەکە ئەوەی کە هەستی پێەکە مەسەڵەن هەستەکە خواردنەکە بە پشتیا دەچێتە خوارەوە. کۆمەڵێک لە نەخۆشی کەما هەن کە تایە سوورێنچک بە جوانی کاری خۆیان ناکەن بڵێن دیواری سوورێنچک بە جوانی گرژبوون و خاوبوونەوە ناکات هەتا پاڵ بە خواردنەوە بنێ بچێتە خوارەوە. لەم کاتەیە خواردنەکە بە درەنگترە چێتە ناو گەدە نەخۆش هەست بە چیەکات یەکێک لەو نیشانانی کە هەستی پێەکە گونجێت ئەو نیشانەیە بێ کە باسیەکات. هەندێک جار ئەوانەی کە هەست بەم جۆرە نیشانانە ئەکەن لەوانەیە تەسکبوونەوەیکیان هەبێت لە سوورێنچکە هەرچەندە نیشانەی زۆر باو لەم کاتانەیە گیرانی پارووە لە گەروو یا و خود لە سنگە بەس یەکێک لە نیشانەکانی کە باوە ئەوەیە کە نەخۆشەکە لێ هەستەکەم خواردن بە پشتما ئەچێتە خوارەوە یان کە خواردنە خۆم ئەبێ هەڵسم زەخت لە خۆم بکەم ئاوی زۆر بەسەر بخۆمەوە حتاوەکو بچێتە خوارەوە. هەرچەندە تەمەنێکی دیاریکراو نییە تا بڵێ لەو تەمەنایە زیاترە بەڵام بێگومان لە مناڵە کەمتر ئەتوانرێ و نیشانەی هەستی پێ بکرێت بۆ چونکە ناتوانانی هەر ینی قدرەتی عقلی وان نییە بتوانێت دەربڕێنێکی تەواو بکات بۆ ئەو حاڵەتی کە تووشیە بێت. ئەوەی کە ئێمە هەستی پێکەین زیاتر ئەم نیشانەیە لە تەمەنی مامناوەند و بەرەوژوورەی بین ینی لە 40 ساڵ و بەرەوژوور زیاتر هەست بە و جۆرە ناڕەحەتیان ناکەن عادەتەن. ئەگونجێت هەموو ئینسانێکی ئاسایی جارێک لە مەسەلەن لە ساڵێکا جارێک دوو جار ئەم حاڵەتی بەسەرا بێت. بۆ نمونە مەسەلەن پەلەی کارێکێتی زۆر بە خێرایی نانەخوات باشە ئەگونجێت تووشی شتێکی وابێ و ئاساییە. بەڵام ئەگەر ئەم نیشانەیە زۆر دووبارە بۆ هەموو ژەمەکان نەفسی شت دووبارە بۆەوە وای لێ کرد مەسەلەن ترسان لەوەی کە خواردنی ڕق زۆر بخوا یا هەستی کرد لەگەڵ یا کێشی دائەبەزێ ڕێژەی خوێنی دائەبەزێ ئەم نیشانەیە زیاتر پەرەی سند و بوو بە گیرانی پاروو لە قورگ و ئازار دروستبوون لە کاتی قوددانە بە دڵنیایی بەدواداچوونی بۆ بکات بۆی بزانێت ئایا هیچ کێشەیەکی ئۆرگانی و جددی لە سوورێنچکە هەیە یان نییە. سمارت وەرچەرخانە